من ئێستا لەگەڵ میوانەکەم گفتوگۆی دەکەم و باسێک لە ئاڵنگارەکانی بەردەم نەوتی عێراق و داهاتووی کەرتی وزە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز عاسم جیات پسپۆڕی وزە و وتەبێژی پێشووتری وەزارەتی نەوتی عێراق. بەڕێز عاسم جیات سوپاس بۆم دەرفەتە لەو پرسیارەوە دەست پێ دەکەم. ئێستا وتەبێژی نەوتی عێراق باز لەوە دەکا کە دۆخی هەناردەی نەوتی عێراق وردە وردە باش دەبێت. پێت وایە ئەگەر بێت و گەروی هورمز کێشەی بۆ دروست نەبێت و ئاگربەز لە نێوان ئێران و ئەمریکا بکرێ، چەندە کاتمان پێویستە بۆ ئەوەی هەناردەی نەوتی عێراق وەکو پێش جەنگی لێبێت؟ زۆر سپاستانەکەم. بەدڵنیاییەوە قەیرانی کەندا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاری کردوتە سەر هەناردەکردنی نەوتی عێراقی بە تایبەتی لە دەواازەی باشوورەوە کە دەواازەی سەرەکیە بۆ هەناردەکردنی نەوتی عێراق و عێراق لەو دەواازەیەوە زیاد لە سەدانەوەتی کۆی هەناردەی نەوتی و خۆی هەناردەی دەرەوە دەکات. لەبەرەوە عێراق نزیکەی 3,500,000 بەرمیل نەوتی ڕۆژانە زیانی بەرکەوتووە و بێگومان بۆ هۆیشەوە عێراق بێ بەش بە لە هەناردەکردنی نەوتی خۆی. بەدڵنیاییشەوە ئەمە لە سەرەتادا بۆتە هۆی دابەزینی ئاسی بەرهەمی نەوتی عێراقی و کاتێک کە ئاستی هەناردەکردن دادەبەزێتەوە بەدڵنیاییەوە کاریگەریەک دروست دەبێت لەسەر بەرهەمهێنانی نەوت و ئەو کات وەزارەت ناچار دەبێتە ئاسی بەرهەمێنان کام بکاتەوە بۆ ئاسێکی زۆر نزم و تەنیا نەوت بۆ ئەوە بەرهەم بهێنێت کە بیان پاڵێوێت بە مەبەستی بەکاربردنی ناوخۆی. لەبەر ئەوە دووبارە بەرزکردنەوەی ئاستی نەوت و گەڕانەوە بۆ دۆخی ڕابردوو و پێویستی بە کاتێکەیە و وردە وردە عێراق دەتوانێت لەو ڕێگەیەوە ئاستی بەرهەمێنانی نەوت و وزە بە شێوەیەکی گشتی بەرز بکاتەوە و ئەو ڕێژەیە بەدی بهێنێت یاخدا ئەو ڕێژەی بەرهەمێنانی ئەو بڕی بەرهەمێنانە بەدی بهێنێت کە پێش قەیرانەکە لە ئارادە. بەڵام ئەمە پێویستی بە چەند مانگێک بەدڵنیاییەوە ناکرێت لە ماوەیەکی کورتە بگەینەوە ئەو ئاستی بەرهەمێنان هەناردەکردنی ڕابردوو. بەڵام ئەوە پێویستی بە هەندێک کاتە بۆ ئەوەی کە بگەینەوە ئەو ئاستەی پێشتر و بە هەمان شێوەژانی لە هەمان کاتە ڕنگدانەوە هەبێت لەسەر هەناردەکردنەوە. باش. بەڕێز عاسم جیهات پەیوەست بە هەنگاوەکانی دواتری وەزارەتی نەوت و حکوومەتی عێراق ئایا لە پاڵ بەرزکردنەوەی کە پێویستی بە چەند مانگێکەوە وەکو بەڕێز باسی کرد ئاستی هەناردەی نەوتەکەی خۆی، ئایا عێراق پێویستی بەوە نییە استراتیژی بیرکاتەوە بیر لەوە بکا کە لە داهاتووە ئیتر ئەوەندە بە شێوازێکی گەورە پشت بە گەروی هورمز نەبەستێ و ئایا ئەگەر پێویستە بەم جۆرە بیرکاتەوە چ ڕێگایەکی لەبەردەستایە، پێویستە چ پرۆژێکی استراتیژی جێبەجێ بکە؟ بەدڵنیاییەوە عێراق پێویستی بە دەواازەی تر هەیە بۆ هەناردەکردنی نەوتی عێراقی. بەدڵنیاییشەوە عێراق پێشتر لە ڕێگەی دەواازەی باشوورەوە کە هەروەکو وتم دەواازەی سەرەکی عێراق بۆ هەناردەکردنی نەوتی عێراقی سەرەتا چونکە قورسایی هەناردەکردنی نەوت و بەرهەمێنانی نەوت لە باشووری عێراق بە تایبەت لە پارێزگای بەسڕەیە و هەروە هەبوونی بەندەرەکانیش کە دەڕوانن بەسەر کەنداوتا ئەوە هۆکارێکە. لەبەرەوە کەڵکی ئابووری هەیە ئەوە لایەنێکی پراکتیکیە و ئاسانیەکی شەیە بۆ هەناردەکردنی ئەو نەوتە لە ڕێگەی ئەو دەواازەوە بەبێ ئەوەی کە خەرجیەکی زۆرت بوێت. بەدڵنیاییشەوە عێراق سەرڕای هەبوونی دەواازە لە ناوچەی باشوور لە دەواازەی باکووریشەوە نەوتی هەناردەکردووە لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیەوە. لەبەرەوە بەدڵنیاییەوە عێراق دەواازەیەکی باشووری و دەواازەیەکی باکووریشی هەیە. بەڵام بۆ هەی ئەو بارودۆخۆ ڕەوشەی کە لە دوای قەیرانی کەندا و هاتە ئاراوەوە کاریگەریەکی ڕاستەوخۆ لەسەر ئەو ڕۆژەی عێراق دروست بوو. ئەوەش بەهۆی نەبوونی دەواازەیەکی تر و وەلەمان کاتیشدا هەبوونی کێشە لە بەرهەمهێنانی نەوتە جگەلەوەش ئەوەی کە پەیوەندی هەبێت بە بەرهەمهێنانی نەوت
چ لە کێڵگەکانی کەرکووک بێت یاخود لە کێڵگەکانی نەوت بێت لە هەرێمی کوردستان ئەو دۆخە کاریگەرێکی ڕاستەخۆی هەبوو لەسەر هەناردەکردنی نەوتی عێراق لە هەموو ناوچەکانم لەبەرەوە دەستکرا بە بیرکردنەوە کە پێویستە دەواازەیەکی تر هەبێت لە ڕێگەی بانیاسەوە بێت لە سووریا بەڵام دابینکردنی دەواازەیەکی واوا دەخواستێت کە هێڵێکی تر ڕابکێشێت دەوەش پێویستی بە چەند ساڵێکە لە کارکردن وە چەند پرۆژەیەکی تریشە هەن کە لە ژێر تا و توێکردن و لە کۆڵینەوەدان لەلایەن وەزارەتی نەوتەوە بەڵام لە ئێستادا ئێمە قەیرانێکمان هەیە چارەسەرەکان چین بۆ ئەوەی کە ڕزگارمان بێ لەو ڕەوشای یان ئەو بارگرانی ئەم قەیرانێکە لە ئارادا سوک بکەین و چکە ئێمە دەواازەی ترمان نیە لە ئێستادا و ئەوانەشی کە لە ئێستادا باز لە بەندەری بانیاز دەکەن یاخود باز لە ڕاکێشانی بۆری تر دەکەن ئەوە بۆ مەودا درێژ و مەودا مامناوەند دەبێت بەڵام لە ئێستادا ئەو چارەسەری کووامان نییە کە ئەم قەیرانە دەست بەجێ کۆتایی پێ تەنیا ئەوەیە کە نەوتی ڕەوش بۆ نمونە لە ڕێگای تەنکەرەکان و دەگوازینەوە و ئەمە شەر بۆ نمونە شتێکی پراکتێکی و کردارەکیانە نییە بۆ گواستنەوە هەناردەکردنی نەوتی خاو یاخود نەوتی ڕەوش لە ڕێگەی ئەو تەنکەرانەوە بەڵام عێراق ناچار بوو کە ئەو کارە بکاتە لایەنی پراکتێکی و کردارەکی ئەوەیە کە یان دەبێت نەوت لە ڕێگەی دەریاوە هەناردە بکرێت چ لە ڕێگەی بەندەری باشوورۆ بێ لە بەسڕە واتە لە ڕێگەی کەنداوە یان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیەوە زۆر باش لە ڕێگەی دەریای ناوەڕاستەوە لەبەرەوە ئەگەر بێت و عێراق بیر بکاتەوە لە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی بانیاسەوە یا لە ڕێگەی عەقەبەوە ئەوە وا دەخوازێتە کە هێڵی بۆری تر ڕابکێشرێت لە بەسڕەوە بۆ حەدیسە لە حەدیسەشەوە لقێکی لێ دەبێتەوە بۆ بانیاس و بەلا هەمان کاتە لقێکی تر لە حەدیسە دەبێتەوە بۆ عەقەبە بۆ ئەوەی کە ناوتەکە و یاخود هەناردەی نەوت لێو بۆ کەرکووک بچێت بۆ بانیاز وە لە دوا ڕۆژیشدا بۆ عەقەبە بەگشتی ئەم پرۆژانە پرۆژەی مەودا درێژن پێویستیان بە چەندین ساڵ لە کارکردن هەیە بۆیە ئێمە لە ئێستادا قەیرانێکمان هەیە هیچ دەریچەیەکمان نییە چی لە کاراکردنی هەناردەکردنی نەوتی عێراقی بێت لە ڕێگەی بەندەری جیهانە و هیواداریشین قەیرانی کەندا و بەم زوانە کۆتایی بێت بۆ ئەوەی کە پرۆسەی هەناردەکردنی نەوتی عێراقی دووبارە دەست پێ بکاتەوە لە ڕێگەی گەروی و هورموزەوە ئەوە دەبێتەوەی کە عێراق لەم قەیرانە گەورەی ڕزگاری بێت باش پرسێکی ترەیە پێم خۆشە لەگەڵ تۆیە گفتوگۆی بکەم ئەویش بابەتی ڕێکەوتنی نێوان عێراق و تورکیایە بۆ هەناردەی 750,000 بەرمیلی ڕۆژانە پێ دوای عێراق ئەتوانێ لە ماوەیەکی کورتە بگا بە و توانایی کە 750,000 بەرمیل نەوت هەناردەی تورکیا بکە ئەگەر بەڵێ پێ دوایە دەیکا ئەبێ پشت بە چ بۆڕی و چ ڕێگەیەک ببەستێ بۆ ئەوەی نەوتەکەی لێ بێنێتە نێو بۆڕی و هەناردەی تورکیای بکە ئەو ڕێککەوتنێکە تەمەنەکەی ساڵێکە واتە بۆ ماوەی ساڵێکە و ڕێککەوتنەکە ژواژۆکرەوە بۆ هەناردەکردنی نەوت بە بڕیە 750,000 بەرمیل لەو بەریەوە بۆ بەندەری جیهان لەوەشدا کۆمەڵێک ئاستەنگەیە کە ڕوبەڕووی عێراق دەبنەوە بۆ بەدیهێنانی ئەو ئامانجە و گەیشتن بۆ بڕایی لە پێش هەمویانەوە سنوورداری بەرهەمهێنان لە کێڵگە نەوتیەکانی هەرێم ئەوەش دوای پاشەکشەکردن و دابەزینی ئاستی بەرهەمهێنانی نەوت لەلایەن کۆمپانیا بیانیەکانەوە کە لە هەرێم کاریان دەکردە ئەوەش بەهۆی ئەو بارودۆخە ئەمنەی کە لە ناوچەکەدا هەیە بۆیە ئاستی بەرهەمهێنانی نەوت دابەزی بۆیە وا پێویستە کە زۆر بە خێرایی لە هەرێمی کوردستان دەست بکرێتەوە بە بەرهەمهێنانی نەوت و ڕۆژانە نزیکەی 250,000 بەرمیل نەوت بەرهەم بهێنرێت و هەروەها وەزارەتیش لەلایەن خۆیەوە کار دەکات بۆ تەرخانکردنی بەشێکە لە نەوتی کەرکووک بۆ ئەوەی هەناردە بکرێت و بەرهەمهێنانی نەوتی کەرکووکی شەر بۆنی پێتان دەڵێم کە سنووردارە کە نزیکەی 350,000 بەرمیلێکە لەبەرەوە بەشێک لە بەرهەمهێنانی نەوت لە ناوچەکانی تریش تەرخان دەکرێن و دەگوازرێنەوەوانێ بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەو بۆریە و هەناردە بکرێن و هەروەها لە ڕێگەی تانکەرەکانیشەوە بەو شێوەیە ئەو بڕە بەدی دێت بەڵام لەسەر ئەرزی واقعە ئەوە
وا دەخوازێت کە کاتمان هەبێت و پێویستمان بە ماوەیەکە بۆیە کە لە هەرێمی کوردستانیش بتوانن بگەنەوە ئاسی بەرەمێنانی نەوتە و ئامادەکاری بکرێت و ئامادەکاریانیشی کێ لە ئێستادا هەیە بۆ گواستنەوەی نەوت لە باشوورەوە بۆ کەرکووک لەبەرەوە بەو جۆرە توانا و وزەی بەرەمێنان و هەناردەکردنی نەوت وردە وردە بەرز دەبێتەوە دەکرێتەوە لەبەرەوە بەڵێ ڕوبەڕووی ئاستەنگ دەبینەوە بەڵام پێویستە هەمووان بەرپرسیارەتی خۆیان لە ئەستەوە بگرن و ئەم هەلە بقۆزنەوە لە پێناوی زیادکردنی داهاتی نەوت چونکە عێراق پێویستی بەو داهاتانە هەیە. بەڵێ لەم ڕێکەوتنە لەگەڵ تورکیا پێدوانیە وەفدی حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی عەلی زەیدی و وەزیری نەوت شانیان داوەتە ژێر بارێکی قورس وە پێت وایە کە ئەم چارەسەرانەی کە تۆ خستە ڕوو ڕێگاکانی زیادکردنی هەناردە بۆ تورکیا پێت وایە واقعیە و کارێکی ئاسان بێ لە بەردەم وەزارەتی نەوت و حکوومەتی عێراقدا؟ هەر وەک باسم کردە ئەوە پەیوەندە بە هەماهەنگی و هاوکاری نێوان هەموو لایەنە پەیوەندیدارەکان چونکەوە بەرپرسیارەتی هەموو لایەنەکان بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشانی وەزارەتی نەوت و هەروەها بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشانی لایەنەکان لە هەرێمیش بۆیە پێویستە کۆشی زۆر بخرێتە گەڕ بۆ ئەوەی پێش هەموو شتێک ئاسی بەرهەمێنانی نەوت بگەڕێتەوە ئاسە سروشتیەکەی جاران ئەوەش پێویستی بکاتە و هەروەها کۆشەکان چڕ بکرێنەوە هەروەکو باسم کرد بۆ خۆستنەوەی ئەم هەلە لە پێناوی زیادکردنی ئاست و بڕی بەرهەمێنان و هەناردەکردنە دەروەکەوتم ئاستەنگ هەیە تەحەدیات هەیە بەڵام دەکرێت بگەینە ئاستێکی باش و ناڵێن 750,000 بەرمیل لە ماوەی ئەم ساڵدا بەڕای تایبەتی خۆم پێم وا بێتەوە قورسە بگەینە ئەو ژمارە لە ماوەی ئەم ساڵدا بەڵام دەکرێت لە ساڵی داهاتوو تا بگەینە ئەو ژمارە بەڵام خۆ ئەگەر بێت و وەزارەت و هەرێم هەردووکیان کۆشەکان یەک بخەن و چڕ بکەنەوە ئەوە دەتوانێت بگەینە ئاستێکی باش و دەکرێت ئاسی هەناردەکردن و بەرهەمێنان زیاد بکرێت لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیەوە. بەڵام دوایین پرسیارم بەڕێز عاسم جیهاد سەبارەت بە سەردانی عەلی زەیدیە هەم بۆ تورکیا هەم بۆ ئەمریکا و چاوەڕوانەکان بۆ سەردانی بۆ سعودیە و سەردانی ئێرانی کردووە ئەم سەردانانە لە ڕووی وزەوە دەکرێت لە داهاتووە چی ببەخشێ بە عێراق و بە تایبەت کرانەوە بە ڕووی کۆمپانیا ئەمریکیەکان بۆ بەرهێنان لە کەرتی نەوتی عێراق تا چەند بە گرنگ دەزانی؟ یعنی حکوومەت لەلایەن خۆیەوە ڕایگەیاندووە کە کار دەکات بۆ ئەوەی کە هەلیوە بەرهێنان بدۆزێتەوە و ڕای بگەێنێت و ئەو هەلانەشی ڕاگەیاند بۆ زیادکردنی قەبارەی هاریکاری و هاوکاری لەگەڵ وڵاتانی دراوسێدا لەگەڵ تورکیادا لەگەڵ ئێراندا و ئەوەش یاخود سەردانەکەی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران وڵاتانی تریژ دەگرێتەوە و پێشیری سەردانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای کرد و بانگێشتی کۆمپانی ئەمریکان کرا بۆ ئەوەی کە بێن لە کێڵگە نەوتیەکانی عێراقداوە بەرهێنان بکەن و ئەوە جگەلەوەی کە کۆمپانیایەک ژمارە کۆمپانی ئەمریکیمان هەیە و خواستی ئەویانەیە گەو کێڵگانە پەرە پێ بدەن و بچنە هاوبەشیەوە لەگەڵ لایەنی عێراقیدا لە کەرتەکانی نەوت و غاز و کەرتەکانی ژێرخاندا پرۆژەکان زۆرن لەبەرەوە کۆمەڵێک کۆمپانیامان هەیە یا ژمارە کۆمپانیای تریشمان هەیە کە تاوتوێ ئێوە دەکەن هێڵێک بۆری ڕابکێشن لە باسڕەوە بۆ حەدیسە و لەوێشەوە بۆ بانیاز واروە پرۆژەیەک تریشمان هەیە کە تاوتوێ دەکەن کە بریتە لە ڕاکێشانی هێڵێک بۆری لە بەسڕەوە بۆ کەرکک و لە کەرککیشەوە بۆ بەندەری جیهانی تورکی لەبەرەوە کۆمپانیا تورکیەکان خوازیاری ئەوان کە پرۆژانە جێبەجێ دەکەن و بەرهێنانی تێدا بکەن لەبەرەوە کارەکەوا دەخوازێت کە ژینگەیەکی بێوەی و ئارام بۆ بەرهێنانی ئەو کۆمپانیانە دابێن بکرێت بۆ ئەی کۆمپانیا جیهانیەکان بێن کار بکەن بۆیە لە بەرژەوەندی عێراقیش کە پەیوەندیەکان بەهێز بکرێن لەگەڵ وڵاتانی دراوسێ وڵاتانی تر لە ناوچەکەدا و لەگەڵ وڵاتانی جیهاندا بەجارێکە لە بەرژەوەندی عێراقدا بن و ڕنگدانەوەیان هەبێت لەسەر پەرەپێدانی پیشەسازی نەوتێەوە ئابووری نەوتی یان ئابووری بە شێوەیەکی و کەرتی نەوت بکشی لە عێراقدا. بەڕێز عاسم جیهاد پسپۆڕی
وزە واروها وتەبێژی پێشووتری وەزارەتی نەوتی عێراق زۆر سوپاس ماندوومان کردی سپاس بۆم دەرفەتە.